تیۆرەکەی ئەرێکسۆن دەربارەی گەشەی دەرونی کۆمەڵایەتی بەهشت قۆناغ ئەناسرێتەوە کە هەر تاکێکی تەندروست ئەبێ پێیدا تێپەڕ بێت لە دایکبوون تا مردن لە هەر قۆناغێکدا پێداویستێکی جیامان هەیە تا پێکەوتن لەگەڵ خەڵک بکە و پرسیاری تازە بکە ئەوانەی کاریگەریان هەیە لەسەر فێربوون و ڕەفتارەکانمانەوە. قۆناغی یەکەم متمانە سەرەتاییەکان بەرامبەر بێ متمانەی ساوای 1 تا 2 ساڵی وەک ساوایەک پرسیار لە خۆمان ئەکەین کە ئایا ئەتوانین متمانە بەجی هەم بکەین لە هەمان کاتدا دەپرسین کە ئایا شوێنێکی سەلامەتە فێر دەبین ئەگەر ئێستا بتوانین متمانە بە کەسێک بکەین بە هەمان شێوە لە داهاتووشدا بتوانین متمانە بە کەسانی دیکە بکەین. خۆ ئەگەر هەست بە ترس بکەین ئەوە گومان و بێمەتمانەی لامان گەشە ئەکات. کلیلی گەشەی ئێمە دایکمانە. قۆناغی دووەم سربەخۆیی بەرامبەر شرم و گومانکردن. قۆناغی منداڵێتی زوو 2 تا 4 ساڵی لە قۆناغی منداڵەتی زووماندا ئەزمموی خودی خۆمان دەکەین و دەستەمان دەدۆزینەوە ئەپرسین ئاساییە ببم بەخۆم ئەگەر ڕێگەمان پێ بدرێ خۆمان بدۆزینەوە ئەوە متمانە بەخۆبوونمان گەشە ئەکات. ئەگەر وانە بین ئەوە شرم و گومانکردن لامان گەشە ئەکات. هەردوو دایک و باوک ڕۆڵی تایبەتی خۆیان ئەگێڕن. قۆناغی سێم دەستپێشخەری بەرامبەر هەستکردن بە گوناه. تەمەنی پێش قوتابخانە 4 بۆ 5 ساڵی لەم قۆناغەدا دەستپێشخەری ئەکەین و شتی نوێ تاقی ئەەکەینەوە. وەشتە سەرەتاییەکان فێر ئەبین وەک چۆن شتەخڕەکان ئەخولێنەوە. ئێمە دەپرسین ئایا ئەو شتەی ئەیکەم ئاساییە گەر هەم درین ئەوە ئەتوانین بەدوای ئارەزوەکانماندا بکەوین. ئەگەر ڕێمان لێ گیرایان وترا ئەو کاری ئەیکەین گەمژانەیە ئەوە هەستکردن بە گوناه گەشە ئەکات. لە ئێستادا ئێمە لە تەواوی خێزانەکەەوە شت فێرە بین. قۆناغی چوارەم بەردەوامی بەرامبەر هەستی خۆ بەکەم زانین. تەمەنی قوتابخانە 5 بۆ 12 ساڵی. ئێستا ئێمە ئارەزوەکانمان ئەدۆزینەوە و بۆمان دەرەکەوێ جیاوازین لە کەسانی تر. ئەمانەوەی ئەوە پیشان بدەین کە توانێ ئەومان هەیە شتەکان بەڕاستی ئەنجام بدەین. پرسیاری ئەوە ئەکەین کە ئاخۆ ئەتوانین لەم جیهانە سەرکەوتوو بین. ئەگەر لەلایەن مامۆستاکانەوە تێبینی بکرین یان جێی سەرنجیان بین ئەوە ئێمە ئەبین بە دروستکەر. بە مانایەکی تر بۆ هەوڵ دەدەین بۆ پەرەپێدان بە توانەکانمان. خۆ ئەگەر فیدباکی نەرێنی زۆرمان پێ بگات ئەوە هەستی خۆ بەکەم زانینمان لا دروست ئەبێت و پاڵنەرمان نامێنێ. قوتابخانە و دراسیەکان کاریگەری زۆریان لەسەرمان هەیە. قۆناغی پێنجەم شوناز بەرامبەر سەر لە شێواوی ڕۆڵ. هەرزەکاری 13 بۆ 19 ساڵی. لەماوەی تەمەنی هەرزەکاری فێری ئەوە بین کار کەسۆپێکی کۆمەڵایەتی جیاوازی هەیە. هاوڕێن خوێنکارین مناڵین و هاوڵاتین. زۆرێک تووشی قەیرانی شوناز دەبن. ئەگەر ئێستا دایک و باوکمان ڕێگامان پێ بدەن بچینە دەرەوە بە دوایدا بگەڕێن دەتوانین شوناز بدۆزینەوە. ئەگەر ئەوان وامان لێ بکەن کە لە ڕاو بۆچنەکانیان دانەدەین ڕووبەڕی سەر لە شێوای ڕۆڵبینین دەبینەوە و هەست بە ونبوون دەکەین. کلیدی فێربوونمان هاوتەمەن و مۆدێلەکانمانن. قۆناغی شەشەم سۆزداری بەرامبەر کۆشەگیری. سەرەتا تەمەنی تازە پێگەشت و 20 تا 30 ساڵی وە کەنجێکی پێگەیشت و بە هێواشی تێدەگەین کە ئێمەکەین لە هەمان کاتدا دەست دەکەین بە واسێنان لەو پەیوەندیانەی کە پێشتر دروستمان کردبوون بۆ ئیتێدا بکونجین. لە خۆمان دەپرسین کە ئایا دەتوانین خۆشەویستی بکەین. ئەگەر بتوانین پەیوەندیکی تند و تۆڵ بۆ ماوەیەکی درێژ ببەستین ئێمە دڵنیا و دڵخۆش دەبین. ئەگەر نەمانتوانی پەیوەندیکی پێویست و درێژخایان دروست بکەین لەوانەیە لە کۆتاییدا هەست بە گۆشەگیری و تەنیایی بکەین. هاوڕێ و هاوبەشەکانمان ئێستا ناوەندی گەشەپێدانی ئێمەن. قۆناغی حوتەم بەرهەمهێنا لە بەرامبەر سستی. تەمەنی پێگەشت و 40 تا 65 ساڵی. کاتێک دەگەینە چلەکانی تەمەنمان ئاسوودە دەبین و کاتە بەتاڵەکانمان بە شێوەیەکی داهێنەرانە بەکاردەهێنین و لەوانەیە دەست بکەین بە تێکەڵبوون لەگەڵ کۆمەڵگادا. خەمی ئێمە نەوەکانمانن. ئەگەر پێمان وابێت کە توانێت ئەومان هەیە نەوەی داهاتوو بەرەو ئیمتیحانە ببین دڵخۆش دەبین. ئەگەر پێشتر هەندێک لە کێشەکانمان چارەسەر نەکرد بێ دەکرێت هەستی ڕەشبین و چەقبەستوی ئەزمون بکەین. ئەو کەسانی کە لە ماڵەوە و لە شوێنی کاردان ئێستا زۆرترین کاریگەریان لەسەر ئێمە هەیە. قۆناغی هەشتم کامڵبوونی خۆت لە بەرامبەر نائومێدی. پێگەشتن 65 ساڵی تەمردن. لەگەڵ گەورەبوونماندا مەیلی خەوبوونەوەمان هەیە و دەست دەکەین بە ئاوەڕدانەوە لە ژیانماندا. ئێمە دەپرسین چۆن بووم. ئەگەر وا بیر بکەینەوە کە باشمان کردووە ئەوە هەستی ڕازیبوون و تەواوکاری بەدەست دەهێنین. ئەگەر نا ئەزمموی نائومێدی دەکەین و خەمبار و داخلە دڵ دەبین. کاتی ئەوەیە بەراوردمان بکەیت لەگەڵ مرۆڤایەتی. ئەرێکسۆن دەرمەزانێکی ئەڵمانی ئەمریکی بوو. لەگەڵ جۆونی هاوسەری بەکارەکانی ناسراو بوو لەسەر گەشەپێدانی دەرونی کۆمەڵایەتی. ئەو کاریگەر بوو بە سیگمۆند و ئانا فرۆید. بەهۆی داهێنانی قەیرانی شوناز ناوبانگی پەیدا کردووە. هەرچەندە ئەرێکسۆن بڕوانامەی بەکالۆریۆسیشی نەبوو بەڵام وەک پرۆفیسۆر لە زانکۆکانی هارڤارد و یێل کاری کردووە.